لایەکانی هەفتەی هەشتەمی خولی ناوی کوردستان و لە کۆمەڵی یەکەم و لە دێربی هەولێر یانەی برایەتی بووە میوانی هەولێر لەسەر یاریگای دووەمی فرانسۆ هەریری. نیوە یەکەم یاریەکە تا ڕادەیەک ئاستی هەردوویانە لە یەکەوە نزیک بوو، یاریەکی کراوە بوو، زۆربەی کات هەردوویانە هێرشەکانیان ئاڵوگۆڕ دەکرد. لە خولەکی 32 نەوشێروان لوقمان توانی گۆڵ یەکەم بۆ هەولێر تۆمار بکات. لە خولەکی دووەمی زیادکراوی نیوە یەکەم کاروان ڕەمەزان بە لێدانی سەر ئەنجامەکەی بۆ برایەتی یەکسان کردەوە. لا نیوەی دووەم یەکسانی تا خولەکی 89 باڵی بەسەر یاریەکەدا کێشا. لەم حاڵەتە ناوبژیوان فیکەی لێدانی سزای بۆ برایەتی لێدا. سەفین مەنسوور توانی گۆڵی دووەم و پێشکەوتنی برایەتی تۆمار بکات. لە خولەکی 98 سەفین مەنسوور بە هەوڵێکی تاکە کەسی جارێکی دیکە گەڕایەوە و تۆڕی گۆڵی هەولێری هەژاندەوە و گۆڵی سێمیانەکەی و دووەمی خۆی تۆمار کرد. برایەتی بە 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک براوە بوو. دوای تەواوبوونی یاریەکە لەلایەن ئامادەبووان یاریەکەوە هەوڵ درا هێرش بکرێتە سەر ناوبژیوان، بەڵام دوای نیو کاژمێرمانەوەیان لە نێو یاریگا بەڕێکارێکی ئەمنی توندەوە بە سەلامەتی یاریگایان جێهێشت. دەستخۆش لە یاریزانەکانمان دەکەم، ئاستێکی یەکجار بەرزیان پێشکەش کرد، گەمەکی زۆر خۆش بوو، چەندی هەلماڵۆ ڕێکەت تۆپمان زۆر چواند، ئەوانیش لە هەڵەش تا کەسی گۆڵمان لێ خوراوە، ئاخریش پەنالتێکمان لەسەر گیرا و پیرۆزبایانێ دەکەن گەمەکی ساچیان کردو، ئەمە شانسیاوەرمان نەبووە، گەنا یاریێکی زۆر باشمان کرد بەس شانسیاوەرمان نایبووە، چەندین گەمەیەمە ئەوهامان بەسەر دێت. طبعا أنا كمدرب المستوى ما راضي عليه، بس ال3 نقاط يعني هي الأهم في كرة القدم. تعرف يعني مباراة كانت ديربي وحماسية، وفريق أربيل يعني متطور جدا على المرحلة الأولى، شفنا فريق جيد وفريق منظم، وهذا يعني أكيد بصمات الكابتن أحمد وناجد واضحة. يعني المباراة صعبة، أنا تعرفها صعبة، بس يعني الحمد لله بالنهاية كانت يعني أحداث المباراة بمصلحتنا وهذا الأهم. بەم ئەنجامە برایەتی بە کۆکردنەوەی 15 خاڵ و بە شێوەیەکی کاتی چوە پێشەنجی ڕیزبەندی کۆمەڵی یەکەم هەولێریش بە 2 خاڵەکەیەوە لە کۆتایی ڕیزبەندی هەمان کۆمەڵەیە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.